هەرچی پێوەستە بەبەوەی ئایا حکوومەتی عێراق بتوانێت چی بکات لە بەرامبەر هەرێمی کوردستاندا ئەگەر بێت و ئەو بڕیارە جێبەجێ نەکات بە دڵنیایەوە وەکو پێشتر ئاماژەمان پێدا ئەتوانێت ڕاستەوخۆ موچەی فەرمانبەران و شایستەدارایەکانی هەرێم بەبنیرێ بۆ پارێزگاکان و ڕاستەوخۆ مامەڵە لەگەڵ فەرمانبەراندا بکات و ڕێگەی دووەمیان ئەوەیە ئەتوانێت هەر کۆمپانیایەک ئەگەر بێت و پێچوانەی ئەو بڕیارەی دادگای فیدرالی مامەڵە بکات ئەوە لە دادگاکانی نێوگژیوانی نێودەوڵەتی بەتایبەتی لە دادگای لەندەن نوواروەها لە دادگای پاریس ئەتوانێت داوای یاسایی تۆمار بکات و داوای قەرەبوو بکات و ئەتوانێت پشت بەو بڕیارە بەستێت وەکو یانی ئەزمموی ماوەی ڕابردوومان هەیە بەتایبەتی لە مانگی ساڵی 2014دا کاتێک کەشتێ منەنەن و تێکەی هەرێمی کوردستان لە ویلایەتی پەنسیلڤانیا لە ویلایەتی تەکساس دەستی بەسەراگیرا و دواتر لەلایەن حکوومەتی عێراقەوە بەداخەوە فرۆشرا هەروەها ئەو داوای یاسایی کە لە بەرامبەر دانا غاز ئەوەی پێوترێت یان کۆمسیۆنی پێرێڵ لە نێوان هیلال و دانا غازە ئەو داوای دۆڕان بە هەمان شێوە لە ئێستاشدا ڕەنگە داوایەک ینی لە بەرامبەر گەنەڵ ئینێرژیدا بدۆڕێنێت جگەر لەوەی حکوومەتی عێراق لە ماوەی ڕابردوودا داوایەکی لەسەر تورکیا تۆمار کە کردووە لە دادگای پاریس داوای قەرەبووی نزیکەی 30 ملیار دۆلار کات لەسەرەوەی کە بە نایاسایی ڕێگەی بە حکوومەتی هەرێم داوا نەوت لە ڕێگەی تورکیاوە هەنارەتە بکات جگەر لەوە هەروەها لەسەر ئاستی سیاسیش ئەتوانێت کۆمەڵێک ڕێکار بگرێتە بەبەر لەوانە بڕینی ئەو بدارایانەی کە لە حکوومەتی بەغداوە بۆ هەرێنێرێ هەروەها ئەو هاوکاریانەی کە لە ژێر ناوی کە لە ژێر پەردەی وەزارەتی تەندروستی وەروەها کۆمەڵێک هاوکاری کە ساڵانە لە کاتی کارەساتەکان بوون بۆ هەرێمی کوردستانی نێرێ بە دڵنیایەوە هەموو ئەوانە بڕێت و حکوومەتی هەرێمیش بەم دۆخەی ئێستایەوە بە هیچ شێوەیەک ناتوانێت موچەی فەرمانبەرانی دابین بکات تەنانەت نیوەی موچەی فەرمانبەرانی دەتوانرێت عێراقەوە بکاناندەی نەوتێرێم ڕابیگیرە یاخود لە مەودوعە نەوتێرێم وەکو قاچاق مامەڵەی لەگەڵا بکرێت خۆی لە ئێستادا مەترسیەکەت لەسەر ئەوەیە کە حکوومەتی عێراق لە ڕێگەی یان تۆمارکردنی یان داوای یاساییەوە لەسەر ئەو کۆمپانیانەی کە لە حکوومەتی هەرێمی کوردستان بکار دەکەن ڕێگە بگرێت لەوەی کە حکوومەتی هەرێم ئەگەر نەوتەکەشی هەنار دەبکات چکە بە دڵنیاییەوە تورکیا ناچێتە ژێرباری حکوومەتی عێراق ئەو بڕیارەی دادگای فیدرالی وەروە فشارەکانی حکوومەتی عێراق لە ماوەی ڕابردوودا بەتایبەتی لە 24 کاتژمێری ڕابردوودا لەلایەن سەرۆکاری کۆماری تورکیاوە یعنی لەسەر هێڵن بۆ ئەوەی کە ئەو شتارانەی لەسەر حکوومەتی هەرێم هەیە و ئەو مەترسیانەی لەسەر قوڵای استراتیژی تورکیا هەیە لە کەرتی وزەی هەرێمدا کەم بکەنەوە بەڵام مقتەدا بسەدر لە پەیامێکدا بۆ کازمی داوای لێ کردەوە کە بە هیچ شێوەیەک لەو پرسە ینی سازش نەکات چونکە ئەو پرسە پەیوەستە بە سەروەری عێراقەوە و نەکرێت پەیمانی پارتیە لەگەڵ تێبەجێکردنی بڕیارەکەی دکتۆر وە کازمیش ینی سەدر و کازمی ئەکرێت بە دوو شتەوەی جیاواز شیکاریان بۆ بکرێ یاخود ینی تێڕوانین هەبێت لەسەریان مقتەدا بسەدر چوەکو خۆی پەیامی بۆ کازمی نردووە کە بە هیچ شێوەیەک نەچێتە ژێر باری فشارەکان بۆ ڕەتکردنەوە یاخود بۆ ینی خاوکردنەوەی پرۆسی جێبەجێکردنی ئەو بڕیارە وەڕوونی شەک فراکسیۆنەکەیان لە پەرلەمانی عێراق بەڕوونی و لە بەیاننامەیەکدا ئاماژەیان بۆ کردکەوان پشتیوانی جێبەجێکردنی ئەو بڕیارە ئەکەن تەنانەت ئاماژەیان بەوە کرد کە پێویستە پەرلەمان ئەگەر بێت و سەر و کۆماریش بۆ نەبێتەوە ئەوان لە کاری خۆیان بەردەوام بن بۆ چاودێری حکوومەت و چ بۆ جێبەجێکردنی ئەو بڕیار هەرچی پێویستە بە کازمی لە ماوەی ڕابردوودا بەردەوام هەوڵی داوەکە ئەو حساسیت و ئەو بێمتمانەی کە لە ماوەی ڕابردوودا لە نێوان حکوومەتی ناوە حکوومەتی هەرێمدا هەبووە کەم بکاتەوە و زۆر جاریش ینی لەسەر ناوبانگی خۆی و لەسەر بەرپرسیارەتی خۆی ینی سازشی بۆ حکوومەتی هەرێم کردووە بۆ ئەوەی ئەو متمانەیە لە نێوان هەردوولادا دروست بێت و کازمی ڕوونەکە بەیانی بچۆن بەرژەوەندی هاوڵاتێکی بەسڕێوێت بە هەمان شێوە بەرژەوەندی هاوڵاتێکی لە هەرێمی کوردستانە بێت بەڵام ئەوەی ئایا کازمی ئەتوانی ئەو سیاسەتەی لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا لەگەڵ هەرێمی کوردستان پەیڕەوی کردووە هەمان سیاست لەگەڵ هەمان سیاست ئەگەر بێت جارێکی کە پۆستی سەرۆکوەزیران وەرگێتەوە توانێت هەمان استراتیژ لەگەڵ حکوومەتی هەرێمدا پەیڕەو کات بە دڵنیاییەوە نەخێر چونکە
ئەو دۆخەی ڕابردووە دۆخەی ئێستا گۆڕاوە بۆی حکوومەتی هەرێم هەر لە ئێستاوە ینی ئامادەکاری بکات بۆ ئەو ئەگەرانەی کە دێنە پێش بە تایبەتی ئەگەری ڕاگررتنی هەناردەی نەوتی هەرێمی کوردستان چکە هەر کۆمپانیایەکە گەر بێت و یاخود هەر وڵاتۆ کۆمپانیاگەگە بێت نەوتی هەرێمی کوردستان بکرێت بە دڵنیایەوە بداوە یاسایی لەسەر تۆمار دەکات و پێشتریش وەکو باسم کرد ئەزمموی ئەو کەشتێمان هەیە کە لەلایەن تەکساس کە لە ویلایەتی تەکساس لە ئەمریکا لەلایەن دادگاوە یانی دەستی بەسەردا گیرا و دواتر نەوتەکەی فرۆشت.